ڕۆژ ئەچینە لای پەیامنێرمان فەرحان حەمەخان کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە. فەرحان سڵاو لێبێ و بەیانیت باش هەواڵ و زانیاریەکانی شاری هەڵەبجە چین بە ئێمە بە بینەرانی بگەێنیت. بەڵێ سنوور سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان. دیارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک هەواڵ و زانیاری هەیە لە دیاتین زانیاریەکان دەستگای مرۆیی مام باوکاری، دەستگای میدیایی ڕووماڵ و بە سپۆنسەری ئاسۆسی حامیدی حاجی غالی ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە ئامێری تاقیمکردن بە سەردام و دەستگاکانی حکوومەتدا لێرە دابەش دەکرێت. دیارە لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک ئامێری تاقیمکردن و پاکشکردنەوە بەکارهێنراون کە دروستکراوی بابلێن دروستکراون بۆ کەسانی کە دەچنە ناو دام و دەستگاکانەوە لە ڕێگەی بابلێن سیستەمێکی ئەلیکترۆنیەوە ئەو کەسانی کە دەچنە ژوورەوە و تاقیم دەکرێن. ئەمڕۆ بڕیارە کاژمێر دەو لە دەواازەی شار ئەمامێرانە لەلایەن دەستگای مرۆیی مام و دەستگای میدیایی ڕووماڵ و ئاسۆسی حامیدی حاجی غالیەوە بە سەردام و دەستگاکاندا دابەش بکرێت بۆ ئەوەی کە هاوڵاتیان سەردانی دام و دەستگاکان دەکەن بتوانن زیاتر خۆیان بپارێزن. لەلایەکی دیکەوە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا لە کۆی 50 پشکنین لە سنووری پارێزگای هەڵەبجە 29 حاڵەتیان بە پۆزەتیڤ دەرچوون و 2155 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، 2034 کەس چاک بوونەتەوە، 56 کەس لە ژێر چارەسەری پزیشکیدان و بەداخەوە 68 کەس گیانیان لەدەستداواتە. لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا 8 هاوڵاتی بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. ئێمە دوێنێ لە ڕێگەی بەدواداچوونەکانی گەلی کوردستانەوە لە نەخۆشخانەی وەفا و بەڕێبەراتی گشتی تەندروستی هەڵەبجە بەشێک لە هۆکاری هەڵکشانی بابلێن ژمارەی گیان لەدەستدان لەلایەن تیمەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ دەگەڕێتەوە کە نەخۆشەکان و کەسانی کەڵگری ڤایرۆسەکە درەنگتر سەردانی نەخۆشخانە دەکەن و درەنگتر دەچنە لای پزیشک بۆەوەی کە چارەسەریان بۆ بکرێت. بە تایبەتر لە دوای 14 ڕۆژ لە توشبوونیان بە ڤایرۆسەکە ڕوو لە نەخۆشخانەکان دەکەن. ئەمەش بە وتەی تیمەکانی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کەمتر دەتوانێت چارەسەر بکرێن و ئاماژەشیان بەوە کرد لە ماوەی ڕابردوودا ژووری چاودێری چڕ یاخود بەشی عینایە لە نەخۆشخانەی وەفادا نەبووە، لە ئێستادا ئەو بەشە هەیە. ئەو نەخۆشانەی کە دۆخی تەندروستیشان خراپە هەر لێرە دەمێننەوە، بۆیە ڕێژەی گیان لەدەستدان لێرە زیاترە. لە لایەکی دیکەوە و لە پارێزگای هەڵەبجە کەمپینێک پێگەێنراوە بۆ دژی فرۆشتنی کارەبای نیشتیمانی بەکەرتی تایبەت کە لەلایەن ژمارەیەک لە چالاکوانان و حیزبە سیاسیەکان و خەڵکی هەڵەبجەوە ئەو کەمپینە واژۆ کۆ دەکرێتەوە کە تێیدا دژی ئەوە دەوەستنەوە کە کارەبای نیشتیمانی بدێ بەکەرتی تایبەت پێیان وایە لەم بڵێن لەم چوارچێوەیەدا هاوڵاتی زەرمەندی یەکەم دەبێ و هاوڵاتی کەمتر دەتوانێت سوودمەند ببێ و داوای ئەوە دەکەن لە حکوومەت یاریمی کوردستان ئەرکی حکوومەت یاریمی کوردستانە کارەبا بەرەو باشتر بەرێت، نەگەمیش وەکو سەرجەم بابەتەکانی دیکە بخرێتە دەستکەرتی تایبەتەوە. دیارە بۆهۆی ئەوەی کە لە ئێستادا باوڵێن ئاو و کارەباوە چەند سێکتەرێکی دیکە دراونەتە کەرتی تایبەت، هاوڵاتیش لە کاتێکدا کە دۆخی دارایی خراپەوە کەمتر دەتوانێت هەموو ئەو بڕەپارانە بدات کە لەلایەن حکوومەتەوە و سێکتەرانەی کە دراونەتە کەرتی تایبەت. بۆیە داوایان لە حکوومەت یاریمی کوردستان کردووە لە ڕێگەی واژۆیانەوە کە دواتر دەگەێنرێنە حکوومەت یاریمی کوردستان کە ڕێگری بکرێت لەوەی کە کارەبا بدێتە کەرتی تایبەت. ئەمە ئەو زانیاریانن کە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجەیان. سپاس بۆ پەیامنێرمان فەرحان حەمەخان بۆ هەواڵ و زانیاریەکانی کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. بەڵێ خۆشەویستان